ئەم ساڵ لە ئێران و ڕۆژهەڵاتی کوردستان ساڵی بەڕێوەچوونی سەرژمێریە. هەر 5 ساڵ جارێک لە سەرانسەر ئێران بە هەزاران کەس لە سێمانگی هاوین پرۆسەی سەرژمێری دانیشتوان ئەنجام دەدەن. لە دوایین سەرژمێری ساڵی 2011 ژمارەی دانیشتوانی 5 پارێزگای ڕۆژهەڵاتی کوردستان نزیکەی 9 میلیۆن کەس بوو. بەپێی بەداداچوونەکانی ڕووداو لە ساڵی 2012 تا ساڵی 2015 ژمارەی دانیشتوانی ڕۆژهەڵاتی کوردستان ساڵانە پتر لە 2% زیادی کردووە. لە 4 ساڵی ڕابردوو لە 5 پارێزگای ئیلام، لوڕستان، کرماشان، سنە و ورمێ کە زۆربەی دانیشتوانەکەی کووردە زیاتر لە 724,064 منداڵ لەدایک بووە. هەر لەم 4 ساڵەدا 205,682 کەس بە هۆکاری جیاواز کۆچی دوایی کردووە. بەم پێ دوای کەمکردنەوەی ژمارەی مردووان لە 4 ساڵی ڕابردوو لە ژمارەی لەدایک بووان بەوا کامە دەگەین تەنیا لە 4 ساڵی یەکەمی دوای سەرژمێری ساڵی 1390 ژمارەی دانیشتوانی ڕۆژهەڵاتی کوردستان 518,182 کەس زیادی کردووە. پارێزگای ورمێ و لۆڕستان زۆرترین و ئیلام و کرماشانیش کەمترین ژمارەی گەشەی دانیشتوانیان هەیە. بەپێی ئامارە فەرمیەکان لە ساڵی 2012 128,798 کەس، ساڵی 2013 123,926 کەس، ساڵی 2014 127,585 کەس، ساڵی 2015 137,873 کەس ژمارەی دانیشتوانی ڕۆژهەڵاتی کوردستان زیادی کردووە. وەک پێشتر ئاماژەکرا لە ساڵانی 2012 بۆ 2015 518,182 کەس لە ڕۆژهەڵاتی کوردستان زیادی کردووە. ژمارەی لەدایک بووان لە 5 پارێزگای لوڕستان، ئیلام، کرماشان، سنە و ورمێ زیاتر لە 12% ژمارەی لەدایک بووانە لە سەرجەم ئێران. سەرباری ئەوەی لە ماوەی 5 ساڵی ڕابردوو لە ڕێگەی لەدایک بوونەوە ژمارەی دانیشتوانی کوردستان زیاتر لە 700,000 کەس زیادی کردووە، بەڵام بە پێی بێژمینەکانی ناوەندی ئاماری ئێران لە سەرژمێری ئەم ساڵدا ژمارەی دانیشتوانی ڕۆژهەڵاتی کوردستان تەنیا 400,000 کەس زیاد دەکات.